آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. پێغەمبەر و ئیمانداران باوەڕیان هەیە بەوەی لەلایەن پەروەردگاریانەوە هاتۆتە خوارەوە. هەمویان باوەڕیان هەیە بە خوددا و فریشتەکانی و کتێبەکانی و پێغەمبەرەکانی. دەڵێن هیچ جۆرە جیاوازیەک ناکەین لە نێوان هیچ پێغەمبەرێ لە پێغەمبەرەکانی خوددادا لە باوەڕدا. هەروەها وتیان گوێڕایەڵ و ملکەچین بۆ بەدیهێنەرمان پەروەردگارە لێ خۆشبوونی تۆمان دەبێت و سەرنجام هەر بۆ لای تۆیە گەڕانەوە. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. خدای گەورە ئەرگ ناخاتە سەر هیچ کەسێک مەگەر بەقەدەر توانایی خۆی نەبێت. هەر کارێکی چاک ئەنجام بدات قازانجی تەنها بۆ خۆیەتی و هەر خراپەیەکی کرد بێت تەنها یەخەی خۆی دەگرێت و لەسەر خۆیەتی. هەر بۆیە ئیمانداران دەڵێن پەروەردگارە لێمان مەگرە گەر فرامۆشیمان بەسەرداهات یا گوناه و هەڵەیەکمان لەدەست قەوما. پەروەردگارە هەرچی سەخت و کاری گران مەدە بەسەرماندا وەکو ئەوەی داوتە بەسەر ئەوانەی پێش ئێمەدا. پەروەردگارە هەرچێک مەدە بەسەرماندا لە تواناماندا نەبێت. تووشی بەڵاو ناخۆشیەکمان مەکە توانا و هێز و هەناومان لێ ببڕێت. گوناهمان بسڕەوە و چاوپۆشی بکە لە هەڵە و تاوانەکانمان و دایپۆشە. داواکارین بەزەید بێتەوە پێماندا ڕەحممان پێ بکە. هەر تۆ پشت و پەنا و یاریدەدەری ئێمەیت. جا بۆیە داوا دەکەین سەرمان بخەیت بەسەر قەومی کافر و خوانەناساندا. ئابۆ شێوەیە پەروەردگاری مەزن فێری نزای ڕێک و پێکمان دەکات. ئومێدە کە لێشمان وەربگرێت.